بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی هاوکاران و خۆم پێشکەشتان بێت. هاتوینێتەوە خزمەتتان، هیوادارم کە مەجالتان بێتە بینەری بەرنامەی تەندروستی ئەم هەفتەیشمان بن. خۆشەویستان، بابەتی بەرنامەکەمان لەسەر کاریگەربوونی بێئیشتیهاییە لەسەر بێخەوی. پێش ئەوەی کە بڕینە سەر بابەتەکە، من پێم خۆشە کە چەند ئیسلاح هەیە کە لێرە بۆ ئەوەی کە ڕوونەو بێتەوە جیایان بکەینەوە لە یەک ئەرزی خزمەتتانی بکەم، چون تاقیقاتەکە بەشێکی لە بێئیشتیهای شامڵیەوێ. بێئیشتیهاییە ئانۆرکسیا، ئەمە خۆی بێئیشتیهاییە، بەڵام بێئیشتیهاییک هەیە کە هۆکارەکەی نەخۆشیە. ئەمە تعریفێکی تری هەیە کە کاشێکسی پێڵێن. کاشێکسی یعنی ئەوە کە کێشی لەش تێتە خوارەوە، هۆکارەکەیشی نەخۆشیکە کە ئەبێ بە دوای نەخۆشیەکە بگەڕێن. معموڵەن لە ناو نەخۆشی شێرپەنجە یا هەر ئەو سەرەتانە ئەم کاشێکسیە ئەبینین. ئەلبەتە لەو مەرحەلە حاد و مەرحەلە ئاخرەکانی ئێتر کێش و وەزنی ئەو کەسە دێتە خوارەوە و کاشێکسی پێڵێن. بەڵام ئانۆرکسی ئەویش هەر حاڵەتێکی لە بێئیشتیهاییە، ئەتوانێت نیشانەیەکی نەخۆشی بێت. دوو حاڵەتی هەست. حاڵەتێکی کە حاڵەتێکی نۆرماڵە، یعنی ئەوەی کە ئەو کەسە هەستەکات کە ئیشتیهای نەماگە، مەیلی بۆ لای خواردن ناڕوات، تقریبا وەکو سووە تەغزیە تعبیرەوێتەوە. ئانۆرکسیکی ترمان هەیە عەسەبیە، یعنی ئەو ئانۆرکسیە زۆرتر حاڵەتی عەسەب و دەرونی ئەو ئینسانە، حاڵەتی ڕەوانی ئەو کاورە هەڵەگرێت. یەکێکی ئەوەیە کە ئەو کەسە لەبەر ئاینەکە ئەوێسێت هەستێکی جیاوازی هەیە نسبەت بە هەیکەڵ و قیافەی خۆی، وازانێت زیاد لە ئەنازە قەڵەوە، بۆیە دەسەکات بە ڕژینگەرێکی خواردنی سەخت. جیا لەوەیشە لە حاڵەتگەری ڕەوان پزیشکی ئەوانەی کە تووشی خەموکی یا ئەفسوردگیە بن، ئەتوانێت ئەو ئانۆرکسیا ڕوو بدات کە ئەوە حاڵەتێکی ڕەوانی هەیە کە ئەبێت ئەوە سەردانی پزیشکی ڕەوان پزیشک بکەن. بەڵام ئەو لە بێئیشتیهای عەسەبیە یا ئەو ئانۆرکسی نێرۆسی کە پێ ئەڵێن، ئەوە حاڵەتێکە کە ئەو کەسە خۆی هەڵەسێ بۆ بربەرەکانی لەگەڵ برسیەتی، یعنی خۆی برسیەتی ئەدا. تاقیقاتێکە کراوە، نەتیجەکەی تقریبا من ئەتوانم بڵێم 3-4 ڕۆژ لەوە بەرهاتە دەرەوە کە کەسانێکە بێئیشتیهان یا ئیشتیهایان کەمە، ئەوە تەئسیری هەیە لەسەر ئەوەی کە خەویشیان کەمە بێتەوە. دیارە ئەو تاقیقاتە لە 2 نەوبەتە کراوە. یەکەم جار لە ساڵی 2021 ئەو تاقیقاتە کرا کە تەئسیراتی بێئیشتیهاییان لەسەر خەو بینی. تاقیقاتی ئاخریش لە 1 مانگی دا، یانێ تقریبا 4 ڕۆژ لەوە پێش هاتە دەرەوە کە تەئیید دەکات کە ئەو کەسانەی کە تووشی بێئیشتیهاین، بەتایبەت ئەو ئانۆرکسیە و ئەو ئانۆرکسیشە کە حاڵەتی عەسەبیەکەی هەیە، ئەوە خۆی ئەوێتە هۆی ئەوەی کە ئەو کەسانە تووشی بێخەوی بن. ئەو تاقیقاتی کە ئەنجام بووگە تقریبا ئەڵێن کە ئەو کەسانی کە بە هەر جۆرێک مشکڵیان هەیە لە خواردن، یا ئەوەی کە مەیلیان بۆ لای خواردن ناڕوات، ئیشتیهایان کەمە، بە تۆر کولی توانین بڵین کە بێئیشتیهان ئەمانە احتیماڵی هەیە بە دەرسەدێکی زۆرەوە تووشی مشکلەی خەویش بن. یعنی خەویان هەم ئەوەی کە دێر ئەڕۆنە خەو، یعنی کاتێکە پاڵەکەون بە ئاسانی ناڕۆنە مەرحەلەکانی خەو، بە سەختی خەویان پێکەوێ، لە خەومانیشیان زۆر مشکلە، یعنی شاید لە توول شەوە چەند جار داچڵەکەن ڕاپەڕ لە خەوە، بەڵام خۆشیان هۆکارەکەی نەزانن، یا ئەوەی کە بەیانیان زوو لە خەو هەستن. لە کولە لە هەر حاڵەتە ئەمە اختلالگەرێک لە خەوە دروستەکە بۆ کەسانە. بۆ بێئیشتیهایەکەیش وتم کە بێئیشتیهایەکە زۆرتر لەم تاقیقاتە کە کراوە بێئیشتیهای عەسەبیە، یا ئەوەی کە ئانۆرکسیا پێ ئەڵێن ئانۆرکسیا نێرۆس، کە ئەو حاڵەتە عەسەبیە هەیە. ئەوانیش ئەو کەسانە کە وتم یا ئەوەی کە حاڵەتەکە پێشتر پێشزەمینەی هەیە، وەک نەخۆشیکی ڕەوانی یا نەفسی وەکو ئەفسوردگی، یا ئەوەیە کە خۆیان برسیەتی لەگەڵ برسیەتیەکە هەڵەسن بە بربەرەکانی خۆیان، ئەتانی بڵین کە خۆیان برسیەتی ئەدەن بۆ ئەوەی کە وەزنیان بگێتە حاڵەتێکی تەعادڵ.
بەڕاستی یەکەمەکە کە ساڵی 2021 ئەنجام بوو، دیارە نسبەتێکی کەمیان هەڵبژارد کە پرسیاریان لێکەن تا ئەو ئامارە ئەو تاقیقاتیانە بتوانن ئیسباتکەن، بەڵام لە تاقیقاتەکەی ساڵی 2024 ڕێژەیەکی زۆر لە جەمعیەتیان هاور کە بەڕەسییان کرد. ئەگەر من خولاسەیەک لەو متاوعاتە یا ئەو تاقیقات و توێژینەوە کە ئەوان کردویانە بۆ ئێوە بینەرانی خۆشەویستە ئەرزیکەم وتویانەکە متۆجی بووگین لەو تاقیقاتە ئەوانەی کە ئائنیان هەیە، یانێ ئەو حاڵەت بێخەوی بێ ئیشتیهای عەسەبیانە هەیە، بە دەرسەدێکی زۆر تووشی مشکلاتێکن لە خەوە، کە وتم ئەو خەوە ئەوە نییە کە بێخەو بن، هەم دێر ئەڕۆنە خەو، هەم لە خەومانیانە مشکلەت، هەم ئەوەیشەکە زوو لە خەو هەڵەسن، یعنی خەوەکەیان خەوی پرۆسەیەک یا سیکلێکی کامل نییە. بەڵام لەم تاقیقاتە میزانەکەی ئائن یا ئەو بێئیشتیهایە ئەنازیگیری نەکرێگە، چۆن کەسێکە بێئیشتیها بێت ئەو بێئیشتیهای عەسەبیەکە لەسەر ئەعسابی بەدەنە ئەعسەبەکان ئەسەردانێت کەموزیای هەیە، بەڵام ئەویانە بەڕاستی نەکردووە، بەڵام لە کولە وتویان ئەو کەسانی کە تووشی بێئیشتیهایی عەسەبین. لەم متاڵعاتەکەی ساڵ 2021 چەند مورد کە ئەوان ئشارەیان پێکردو ئەوە بوو کە بازێ لە موارد کە ئەتوانێت تووشی خەلەل بێت لە خەو ئەوەیە کە وەرزشکردنی تند شەدید، یعنی وەرزشکەرێکی سەخت پێش خەو چەند سعات پێش خەو، یعنی ئەو کاتێک کە دیاریان کردووە بۆ خەوتن، ئەو وەرزشە سەنگینگەرە ئەتوانێت مشکل دروستکە. من لێرە پرانتزێک باسکەم لە خزمەت بینەرانی خۆشەویستە، کولەن کەسی کە حتا ئەگەر ماندوویش بێ خەواڵوو بێت دەستکا بە وەرزش بە تایبەت وەرزشەکە حتا نەرمش بێ، نەرمشێکی سەنگین بێت یا هەوازی بێ وەک ڕاکردن یا وەرزشەکە تقریبا لەو حاڵەتی سۆکە بێتە دەرەوە، ئەو کەسە هەست دەکات کە خەوی نامێنێت، ئینەرژی نامێنێت. لە تاقیقاتی ساڵی 2021 یەکێک لەو مەواردەکە ئشاریان پێکردو بوو پێش ئەوەی کە چەند ساعت پێش ئەوەی کە دیاری کراوە کە ئەو کەسە بخەوێت ئەبێت لە وەرزشکرد سەنگین هۆکاریە ئەبێ خۆی پارێزێت. یەکێکی تر لە هۆکارەکان ئەوە بوو کە وتویان ئەو کەسانەی کە علاوە بەر ئەوەی کە ئەو بێئیشتیهایانە هەیە ناوڕۆژیشە بۆ جوبرانی بێخەویەکەیان سەرخەوێکەشکێنن، چورتێکی لێدەن، ئەویشە ئەتوانێت تەئسیری بێت. حاڵەتێکی تر کە دەستنیشانیان کردبوو ئەوەی کە ئەو کەسانە خۆیان مەحدوود دەکەنەوە لە خواردن بۆ ئەوەی وازانن قەڵەوە بن، کێشیان ئەڕواتە سەر، ئەوە ئەتوانێت ناو ڕۆژە جیالەوەی کە برسێتیە کێشن تووشی چورت لێدان بن، بە شەویشە اختلال دروست کات لە ناو خەوەکەیانە، یعنی خەوێکی کامل نەوێ، یعنی سیکلە خەوەکەیان تقریبا بشێوگێت. یەکێکی تر لەو حاڵەتانەی کە ئەوان دەستنیشانیان کردو کە ئەبێت لەبەرچاو بگیرگێت پڕخۆریە، یعنی خواردنی زۆرە بە شەوە. ئەویش معموڵەن ئێمە ئێژین شەو چونکە ئەو ساعات فیزیۆلۆژیکیە، ئەو ساعتەی کە مرۆڤ ئەخەوێت زیاتر تەنزیمیەکە لە شەوە، جیا لەوانەیە کە کاری شیفتیە دەن یا شەوکاریە دەن، جیا لەوانە، بەڵام مرۆڤ عام لە شەوە ئەخەوێت، یعنی ئەو پرۆسەی 7-8 ساعتە کە ساعت میزانێکی نۆرماڵە بۆ سڵامەتی ئەو کەسە، چه سڵامەتی جسمی چه سڵامەتی ڕەوانی، ئەو 8 ساعتە میزان نۆرماڵەکەی، بۆیە وتویانە خواردنی زۆر لە شەویشە ئەتوانێت توش ئەو اختلالگەرە لە خەوە دروستکە. ئەوە تاقیقاتێ بوو کە لە ساڵی 2021 کریا بوو، بەڵام پرسیارێکە ئەو کاتە هەر بۆیشیان مەترح بوو دوایەوە تاقیقاتە وتویان کە ئەگەر کەسێک خەوەکەی زەعیف بێت، یعنی خەوێکی کامل نەوێ، ئایا پێچەوانەکەی ئەتوانێت بێئیشتیهاییەکە خراپتر کات؟ جوابەکەی ئەوە بوو کە وایە، یعنی ئەسەری معکوسیان هەیە، یعنی کەسێکە بێئیشتیهاست لەسەر خەوی تەئسیردانێ، و هەروەها کە کەسێکیش خەوی تووشی مشکلەیە لەسەر ئیشتیا و خواردنی تەئسیردانێ. بۆیە ئەو پرسیارە کە خەوی زەعیفش ئەتوانێت بێئیشتیهاییەکە خراپتر کات، جوابەکەی لەو تاقیقاتەی کە هاوردویان وتیان وایە بەڵێ جواب پرسیارەکە ئەرێ نییە، و هەروەها
وتویان کە کەسێک کە ئیشتیهاکێشی خراپێت هەم خەوەکەی زەعیفەوێتەوە بۆیە مەجبورەوە تەنابووان بۆ ئەوەی کە کەڵک وەربگرن لە دەرمان دارو هەروەها ئەو کەسانی کە خەویشیان کەمە بڵێن یا زەعیفە لە شەوە ناو ڕۆژە خەواڵون یا ئەو عملکرد و فعالیەتی ڕۆژانەیەشە تووشی مشکلات دیارە بەتایبەت لە ئیشکارێکە لەگەڵ دەستکاگەرێکە سەرۆکاریان هەیە ئەو دەستکاگەر ئەتوانێت خەتەرناک بێت بۆیە ئەبێت ئەو خەویشە لە شەوە کامڵ بێت ئەوەی کە ئەو کەسانە تووشی ئەیسانە هەنەبن تاو جێگە بە ئەم متاڵعاتە ئاخرە کە وتم 4-5 ڕۆژی لێبزەرێکە بڵاویان کردووە ئەوانیش وتویانەکە ڕێژێکی زۆر لە جەمعیەتیان بەڕەسی کردووە ئیسباتی تاقیقاتی ساڵی 2021یان کردووە وتویانەکە خەوی زەعیف یانی خەوی کەم خەوی بێت بێخەوی بێت یا ئەوەی کە کەسێک چەند جار لە خەوە داچڵەکێت شەوانە لەو سەعات و سیکل خەوە ئەوانە ئەتوانێت اختلالاتی خواردن مشکل کاتەوە پێچەوانەکەیشی یعنی پێچەوانەکەیشی ئەوانەی کە خەویان تووشی مشکلەیە لەسەر خواردنیان تەسیر دانێت بەڵام بۆ ئەوەی کە بۆ دەرمانی بێخەوی بۆ بێخەویەکان وتیانە چەپکەن دەرمان شناختیە دەرمان شناختی معموڵەن بۆ دکتۆر یا پزیشکی مەغز و ئاعسا پزیشکە ڕەوان پزیشک ئەوان لەسەری ئەو کەسە تاقیقەکەن جەدوەلگەرێکیان هەیە ئەو جەدوەلگەرە بە پرسیارگەرێکە کە لەو کەسێکە مراجعی کردووە بۆ لایەن ئەڵێن کە مشکلیان هەیە لە خەوە کە دەرمانێکی شناختی پێڵێن یا CBT ئەوە بوتم کە ڕەوان پزیشکەر یا پزیشکانی مەغز و ئاعساب لەسەر ئەوە کارەکەن کە زانن مشکلەکە لەکوێنەوە هەیە بۆ یەکە بە عنوانی خەتی ئەوڵی دەرمانیش ئەوە لە نەزەر ئاگرن بەڵام دەرمان خۆیچە یا دەرمان یا مکەمڵەکان معموڵەن پزیشکانی یەکەم جار ئەگەر بزانن بێخەویەکە زۆر حادە ئەو دەرمانگەرەکە ئۆتیسیان پێڵێن یا ئەوانەیە کە بێنوسخە ئەتانن لە دەواخانەکانە تەهیانکەن ئەوانە تەجویزەکەن بۆ نمونە ملاتونین نمونەیەکە یا ئانتیهیستامین دیار ئانتیهیستامین خۆی بۆ حساسیەتە یعنی زت حساسیەتە بەڵام ئانتیهیستامینیش ئەتوانێت ئەو کەسە خەو بێرێ بۆ ئەو کەسێک کە تووشی بێخەویە چونکە لەسەر لە هەڵامەت و سەرماخوردگیشە کاتێکە ئانتیهیستامین مەسرفە کردێت ئەو کەسێک کە ئانتیهیستامینی خواردووە هەست دەکات کە تۆزی گێژ بووگە هەست دەکات کە خەوی تێت و خەواڵوو ئەبێت دیارە لە مەرحەلەی دوومە ئێتر پەنابن بە دارو پزیشکیانی دەسەبەن بۆ داروگەری سنگینتر وەکو بەنزودیازێپام گەرکە و بەنزودیازێپینگەرە وەکو کلۆنازەپام فلۆرازەپام ئەمانە دەرمانگەرێکن یا ئانتاگۆنیستەکانیان ئانتاگۆنیستگەر بەنزودیازۆپینیان پێژن ئۆکسازپام دیازپام ئەمانە کولەن دەرمانگەرێکن کە نسخەی گەرەکە حتممە بێ نسخە ناوێت کەسێک مەسرفی کات و هەروەها لە بەرنامەی تەندروستی ئێمە تەوسیەکەین بەتایبەت ئەو دەرمانگەرە کلۆردیازپۆکساید دیازپام ئۆکسازپام حتممە ئەبێت پزیشک بینووسێت چونکە دەرمانگەرێکی سەنگینن ئەبێت بازێ لە مراحل تەئیدی پزیشکی لەسەرا بێت بۆ ئەوەی کە بتوانن ئەوان وزە بۆیە تەوسی ئەوەیە کە هیچ کەس سەرخۆت پەنا بۆ ئەو دەرمانگەر بەنزودیازەپینگەرە نەبوات کە وتم وەکو دیازپام ئۆکسازپام بەڵکو ئەتوانن لە دەرمانگەر ئەوانەکە ئۆتیسیان پێڵێن یا بێ نوسخە ئەتوانن لە دەرمانخانەکانە ملاتونین ئانتیهیستامین ئەوانە تەهیاوێت بە ئاسانی تەسیراتی ئەوانە لە نەزەرە بگرن لە بەرنامەی تەندروستیە ئاخری بەرنامەکەمان چەند مۆردێک هەیە بۆ ئەوەی کە بزانین کەسێکە گەرەکی بێت باشتر بخەوێت لەسەر ئەو مواردە ئێمە تەرکیزەکەین چونکە بەشێک لە سڵامەتی هەم سڵامەتی لەش هەم سڵامەتی ڕەوان ئەوەیە کە هەر مرۆڤێک ئەبێت 7-8 ساعت لە 24 ساعتە خەوێکی کامڵی بێت بازێ لەو شتانەی کە ئەتوانین ئێمە لەم بەرنامە پێشکەشی ئەوە خۆشەویستانیکەن کە پێش ئەز ئەوەی کە پێش نووسن بەکاریان بێنن ئەوەیە کە حتممە لە
ژوورێکی فێنک و تاریک و ساکتە من بێدەنگ بێت بە پێچەوانە ئەوەی کە ئەڵێن ئەگەر ژوورەکە گەرم بێت یا گەرماکەی زۆر لەسەرەوە بێت ئەوە ئەتوانێت ئەو کەسە زوو بڕواتەخەو بەڵام پێچەوانەکەی حتمما ئەو ژوورە ئەبێ فێنک بێت تاریک بێت و ئارامیش بێت دیارە ئەو مەسئلەی ئەو شوێنەی کە ئەو کەسە ئەخەوێت حتمما تۆشەکێکی ڕاحەت یان نەرم لە ژێریە بێت کە بتوانێت خەوێکی ئارام کات معموڵەن لە دەورەی ئێمەمانانە ئیتر کولەن ئەم نەسڵەکە هەیە کەمێک خەو مشکلەوە بوو بەسە چون پێشتر هەر تەلەڤیزیۆن بوو تەلەڤیزیۆنیش خاموشە کرات ماوەی کێشاکە و کەسێتر چاوی هەستی بە قورسایی و سەنگینیە کرد ئەو کەسێتر ئەچوو ئەخەوت بەڵام ئەمڕۆ دەستگاگەر ئەلکترۆنیکی بەتایبەت ئەو تەلەفۆنە یەکێکە لە تەلەفۆنگەر هوشمەند یەکێکە لەو هۆکارانەی کە تقریبا ئەڵێم کە بە نسبەتێکی زۆر نسبەت بە وەسایل ئەلکترۆنیکیەکان کەسەکان تووشی اختلالگەری خەوەکات بۆیە ئەوە تەوسیا کردێت کە کەسانێکە گایانەوەی بخەون کەمکەمەکەی نیم ساعت 45 دقیقە پێش خەوتن ئێتر ئەو تەلەفۆنگەرە بەکار نێرن چون هەم تەسیراتی هەست بەتایبەت ئەو نوریشیە کە لە بەرنامەگەر پێشوشمان ئشارەمان پێیان کردو کە ئەو نور تەلەفۆن مۆبایلە ئەتوانێت تەسیری بێت فعالیتگەرێکیشکایە ئەتوانن کە پێش خەو ئەنجامی بن ئەو فعالیتگەرە حاڵەتێکی ئارامبەخشی هەیە وەکو کتێب خوێندن خۆی یەکێکە لەو ڕێگەگەرە کە کەسانێک عادەتی پێ بکەن ئەتوانن بە کتێب خوێندن عادەتیان کردووە چەند لاپەڕە لەو کتێوە خوێنن تر هەستەکەن چایان قورس دەبێت و ئەڕنە خەو یا موزیکێکی مڵایم موزیکێکی ئارام ئەوانە ئەتوانێت یار دەربێت بۆ دووشکردنیش خۆی بەحس هەیە بەڵام و دووشە دووشێکی ئاوسرد نابێت ئاوسرد چونکە پێچەوانەکەی ئەو کەسە خەوەکەی ئەزرنگێنێ یا تووشی بێخەویەکات بۆی ئەوەشە تەوسیاکەن بەڵام بۆ ئەوەی کە چرخەی خەویشت تەکمیل بێت لە 24 سەعاتەکە ئەوەیە کە ئەتوانێت 1 سەعات خەو مفید واقع قرار بگرێت لە توولی ڕۆژە معموڵەن بۆ فعالیتگەر وەرزشی فعالیتگەر شەدید بەدەنی ئەڵێن کە 5-6 ساعت پێش خەو ئەتانین کەمتریش بێت بێژن 3 ساعت بەڵام لە 3 ساعت کەمترنە ئەبێت ئەو فعالیتە وەرزشی گەرە کەمەوە کرگێت نەکرگێت یا ئەسڵەن ئەگەر وەرزشێکەیە لە ساعتگەری ناوڕۆژە ئستفادە کرگێت پێش خەو ناچونکە خەوەکە درەنگە خاتەوە بە خەو چوونەکە نووسنەکە درەنگە خاتەوە محڕکگەرێکیش هەیە وەک قاوە چای ئەوانیشە ئەبێت کە لەو نزیکە کە گەرەکتانە کاتی نووسنە ئەبێ ئەوانیشە مەسرف نەکرگێت بەتایبەت مایعاتیش پێشنیا دەکرێت کە پێش نووسدن استفادە نەکرگێت چونکە بۆ حاڵەت میزکردن ئەو کەسە ئەوێتە هۆکارێکە ئەو پرۆسە ئەو سیکل خەویە پشێونێت بچڕێ بەریەکە بڕوات بۆ ئاودەست و بۆ میزکردن بۆیە جیا لە مایعاتیش خواردنیش ئەڵێن کە وعدە غەزایەکان منەزەم بێت لە ناو ڕۆژە بێت بۆ ئەوەی کە ئەو سوزش سەردڵە دروست نەبێت بۆیە تەوسیا کردێ بۆ غەزا خواردنەکانیش بۆ ئەوەی کە ئەو ڕفلکس معدە یا و کزەی سەردڵە کزەی معدەس بەڵام وا باوەکە کزەی سەردڵی پێژن ئەو کزەی معدە یا گەدە دروست نەبێت ئەوەیە کە ئەڵێن کە پێش نووسن چەند ساعت پێش نووسن ئیتر خواردنی سەنگین قەت کردێت باشتریش ئەوەیە کە ناوڕۆژە ئەگەر بۆیان کردێت کەروای شارم کرد بتانن 1 ساعتێ بخەون لە کولە ئەگەر بین ئەم تاقیقاتە ئێمە خولاسەی بکەینەوە ئەڵێت کە تاقیقاتەکە تاییدی کردێتەوە کە بێ ئیشتیهایی ئەتوانێت خەلەل دروستکار لە خەوە هەم خەو بە خەوچوون درەنگ خات هەم لە خەومانە یعنی چەند جاردا شڵەکێ لە خەوە هەم ئەوەی کە بەیانیان زوو هەڵسێ لە خەو یعنی کەمتر لەو میزانە ئەتانی ئەوانە دروست کات هەروە تاکیدیش کراوە کە پێش لەوەی کە ئەو کاتی نووسنە حتمما شناب کردێ لە وەرزشکەر شەدید یا مەسرفکرد خواردنی غەزاگەری قورس دیارە جیا لەوانەیشە مشکلاتی تریش هەیە کە ئەتوانێت هۆکار بێت سەبەب بێت لەسەر خەوە هەروواکە سعدی ئەڵێت ئێژێ مارە هەمە شەب نمی بەرەت خواب ئەی خۆفتەی ڕووزگار دەریاب دیارە مشکلاتێکی تریش هەیە لەم
دەور و زەمانەکە ئەتوانێت تەسیری بێت لەسەر ئەوەی کە ئەو چرخەی خەوە ئەو پرۆسەی خەوە تووشی مشکل کات. بەڵام یەکێک لە پایەکانی سلامەتی یا ئەوەی کە لەش سلامت بێت ئەوەیە کە 7 تا 8 ساعت خەو حتمما هەر کەسێک بیبێت دیارەکە بازێک کارگەر بازێک وەکوانێک کە وتم شیفتی ئەدەن یا حاڵەتێکی زەرور دێتە پێشەوە ئەو پرۆسە ئەخەوێت. بەڵام وەکو یەکێک لە پایەگەری سلامەتی خەوە. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. لەلایەن خۆم و باقی هاوکارانم کات و ساتێکی خۆش و ژیانێکی پڕ لە سلامەتیتان بۆ ئاوە دەخوازم.